ئەمڕۆ نرخی مریشک لە بازار سعری چۆنە؟ 4 و ڕوبعێکە گرام بووە مریشک چاکیش گرام بووە لەبەرەوەی ڕوا بۆ جنوب دووش گەرمە لەبەرەوەی کە گەرم بوو قاعەکان تێی ناکەنەوە زەرەرێکی چاکیان کرد مەجموعە لەمەوە پێش هەمووی هەرزان بوو کیلۆ بە 2 ڕوبعێک و 2000 بوو ئەو نرخەکە بوو ئێستا گرام بووە و ئەشتێ بۆ جنوب لەبەرەوەی کە چوو بۆ جنوب گرانە بێت وەڵای جیاوازیەکەی چی ئێستا مریشکی پیرەکان تۆزی هەرزانتر بووە کیلۆی بە 4000 4 ڕوبعێکەمە ئەوەیە ئێستا کیلۆیەک مریشکی ناسک بە 4 ڕوبعێکە 4 ڕوبعێکە بەڵێ بەراورد بە ڕۆژانی ڕابردوو چەندێک جیاوازی دروست بووە؟ 2000 فەرقە ئەرەوەڵا 2000 فەرقی سە بە 4 ڕوبعێکە بازارەکەش تۆزێ بازارەوەی خۆتان نەزانن بەعام بازار نییە لەبەرەوەی بێموچەیەوە لێسەدا بازار چۆنە؟ تەبعا وەڵا هیچ نییە تا لە بەیانیەک و دانیشتین دوو مریشکمان فرۆشت زۆر دوکانێک ئێستا بڕۆ بە لاکۆڵان نیەتی مریشک لەبەرەوەی گرانە لاکۆڵانەکان دەستیان نەکەوتەوە بەش پرتەکە هەیەی لەو نرخە زیاتر بەرز دەبێتەوە؟ بەخوا گەروا بێرە وەڵا تا 4.5 تا 5 لەوانەیە بڕوا ئەرەوەڵا ئیتر مەطعەمەکانیش داماوانە هاواریان لێ ئێستاوە ئەی زەرەرەکە هەمووی چی بکرێت بۆی کە ئەم نرخانە لەوە زیاتر بەرز نەبنەوە؟ ئللا بێ حکومەت یارمەتی سەحاب قاعەکان بە هەر ئەوەیە شتیان بۆ تایم کات و تەواو هەر ئەوەیە هینا هەمووی زەرەرەکە یان نەیەڵم بچێ بۆ جنوب کە بچێ بۆ جنوب ئەوە هیچ ئەبێ ڕێی جنوبی گیرێتەوە کە ڕێی جنوبیش گیرە ئەوانی زەرەرەکە سەحاب قاعی داماوی زەرەرەکە بەخوا لەو 2000 هەمیان زەرەریان کرد ئیتر نیوەشی تێی نەکردەوە نیوەی زەرەری کرد ئەوە من وەسڵ بشانێم لە قاعەکە بە 4100 دینارە بڕاتوە ئێستا بڕۆ لای ئەوان بە 3.5 هیچی ڕاز ناکات درۆگا و ڕاستیانتیانی لەبەر ئەوەی خواوەشیلی بە 4100 دینار بۆ ئێمە هاتووە ئەوە تا دوو مریشمان لێ مردووە 4.5 ژەکەوێت لەسەر ئێمە